لەو کاتەی پۆستی سەرۆکی هەرێمی وەرگتووە مەسعود بارزانی 4,000 سەردانی واشنتۆنی پایتەختی ئەمریکای کردووە. هەر 4 جارەکە بارزانی لە کۆشکی سپی پێشوازی لێکراوە، بەڵام باشترین پێشوازی لەلایەن جۆرج دەبلیو بوش سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بوو کە داوای لە بارزانی کردبوو بە جلوبەرگی کوردی سەردانی بکات. نووسینگەی ڕۆژنامەوانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کاتی سەردانە چاوەڕوانکراوەکەی بارزانی بۆ NRT ئاشکرا کرد کە بڕیارە لە سەرەتای مانگی ئایار ئەنجامی بدات. بارزانی پێشتر 3 جار لەلایەن باراک ئۆباماوە بانگهێشتی ئەمریکا کراوە، بەڵام تەنها 2 جار ئەو سەردانی ئەنجام داوە. دوهەمین جار بارزانی لە ئۆڤال ئۆفیس لەگەڵ ئۆباما کۆبیەوە لە نیسانی 2012 بوو. بەڵام بۆ جاری سێم بارزانی سەردانەکەی هەڵوەشاندەوە کە بڕیار بوو لە ئایاری 2014 ئەنجام بدرێت بە بیانووی نەگونجانی کات. بەڵام میدیاکانی ئەمریکا ئەو کات هۆکاری دواخستنی سەردانەکەی بارزانیان بۆ پرسی ڤیزە و پۆلێنکردنی پارتەکەی بارزانی وەک گروپێکی تیرۆریستی بە پێی یاساکانی ئەمریکا گەڕاندەوە. بەڵام هەندێک لە شیکەرەوەکان دواخستنی سەردانەکەیان لەلایەن بارزانیەوە بۆ نیشاندانی نیگەرانی دەربارەی فشارەکانی کۆشکی سپی لەسەر هەولێر بوو بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و مانەوە لە چوارچێوەی عێراقدا کە لەو کاتەدا پرسی جیابوونەوە لە عێراق پرسێکی گەرم بوو. مارینا ئۆتاوای توێژەر لە ناوەندی وەڵسن لە واشنتۆن و شارەزا لە کاروباری کورد پێی وایە کورد ناچارە بۆ ئەم 2 ساڵە مامەڵە لەگەڵ ئۆباما بکات هەرچەندە سیاسەتەکانیشی بەدڵی ئەوان نەبێت چونکە ئەو ئێستا بەرپرسیاری یەکەمە لە پیادەکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. ئیدارەی ئۆباما ماوەی 2 ساڵی تری ماوە، ئەو ماوەیەش زۆرە، بۆیە کورد حەزیان بەم ئیدارەیە هەبێت یاننا ئەوان ناچارن مامەڵەی لەگەڵ بکەن. چونکە ئەوە ئۆبامایە سیاسەتی وڵات دەردەکات و بڕیار بەدەست هەر ئەوە. سەرچاوە نافەرمیەکان ئەویان ڕاگەاندووە کە بارزانی داوەتی باراک ئۆبامایە و گرنگترین تەوەرەکانیش کە بڕیارە بارزانی تاوتوێ بکات لە ئەمریکا بریتیە لە پرسی ڕوبەڕووبوونەوەی داعش و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد. بەڵام بڕیارە بارزانی پرسی وەرگرتنیچێکی قورس و زیادکردنی هاوکاری سەربازی بۆ هێزی پێشمەرگە لەگەڵ ئیدارەی ئۆباماش تاوتوێ بکات. باراک ئۆباما لە درێژەی گفتوگۆکانیدا لەگەڵ عەبادی لە کۆشکی سپی پرسی بەشداریکردنی کورد و سوننە لە دروستکردنی بڕیار لە بەغداد وەک پێشمەرجی سەرکەوتنی حکوومەتەکەی عەبادی و بەردەوامی پشتیوانی هێزەکانی هاوپەیمانان بۆ حکوومەتەکەی خستە ڕوو. بۆیە پێدەچێت ئۆباما لەگەڵ بارزانی هەمان پەیام دووپات بکاتەوە. بەڵام ئەوەی کە ڕوون نییە ئەوەیە کە ئایا بارزانی لە کۆشکی سپی پرسی سەربەخۆی کوردستان دەوروژێنێت یان مانەوە لە چوارچێوەی عێراق قبوڵ دەکات وەکەوەی ئیدارەی ئۆباما مەبەستێتی لە ئێستادا. سەرکەوت شەمسەدین NRT Washington.